ئەرێ باوکەوە وتووەکەی کوڕم وتوویەوە شاشەکەی پیس بۆ تۆزە پاچێکەمەوە. لەیلا لەیلا بەڵێ باوکە ئاکچمەوە گیسکە بکوژێنەوەرە ئیشم پێتە. ئەخە جارە ئیشمەیە. ئەلۆ هەرە عیب ناگەم وتفا کوڕکاکە لەگەڵ تۆم نی وەڵڵای باوکمە زۆر متەخەلیفە. کوێ متەخەلیفە هەتی و ها عەمرر نەمێنێ بۆچ کوڕێکی. جات خوا گیسک یان گسک ماشەڵڵا. فەرقی چییە؟ شەڵڵا تۆش گیشتێ بوویت هەیە. بەڵێ باوکە. ئاکچم دەوەرە بزان ئەمە سناپ چۆن دروستەکە سناپێکم بۆ دروستکە. جا باوکە تۆ سناپە بۆ چییە؟ هەرە بۆچی بە کچم هەموو عالەمەتی بامنیش هەم بێ. ئەوەڵەندە 12 کچی تایە ئەمەنگە جلیان لە بەرانێ بۆی پیشانم بیت و دووت بکەمە ناو چاوانێ. جا تۆ بۆ سەیری ئەوان ئاکەی. چ عالەم سەیرەکە منیش بۆ سەیرەکە. بێنە دایکە دایکی وەختی نە دەلای بە کچم هەر خەریکی سناپی دەلای بە. لەیلا ڕۆڵە. بەڵێ دایکیان. هەڵم کەوانتەرەکە و پاکردەوە؟ پاکم کردوێتەوە دایکیان. ئەجلەکانی خستە غەسالەکەوە؟ خستمە غەسالەکە و شۆردم و هەڵیشم خست. یەخوا ڕۆڵە لە شە ساڵ بێ. داسە برسیمانە برنجێکی سووریشمان بۆ لێنیە. دایکیان هێشتا لە ئیش تەواو نەبووم. ئەیە ڕۆ بەڕەبە هەنارلێنێ. ڕاستەکە باوکی من با ڕقیژێ بێت تۆ زێنەرموشل بێ بەخوادان لە دەممانە ماوە. خوایکیان. ئەی بەخێرنی. سەلامن نەبی ئانا ترسمێسە لە خەوەستا بێتی ها؟ ڕەفیقی تۆ ڕۆژی 50,000 پێیاکە یەخوا داوەشی. دوو دەستە جلیشی لە غەسالەکە بووێستا. ئەمە جلە لە بەرتاهەتی وە؟ ئەڵێ دایبی و پێ هەڵگیراوە؟ سواز لەوە بێنم لەلایگەیان شەربەتێکی فرێشم بۆ بکە. چی؟ فرێش. 1 کیلۆ پرتەقاڵ بێنم پاکی کەم و بێم لە ئەساڕ و بیکەم بە شەربەت بۆ تۆ؟ دایکم داوای چیەکە تۆ داوای چیەکەی و داوای چیەکە ئیشیشم ماوە ئەرێەوە چیم هەمووە؟ ئەرە ئەوە چی خوشکەوە تووڕە بنە؟ بۆ تووڕە کاکەکیان مردم شێتان کردم ئەرێکی داوای شتێکەکە کاکە. ئەرێوە عیب ناکەن ویژدان زەمیر بابەجان خۆم خوشکەی من کارەکەری ماڵیەوە نییە کاکە خۆمە کارەکانمان ڕانەگرتووە چ ئەسیری من زەڵ چۆن احترام و ڕێزی لێگرم خوشکەکەر هەبێ یەک چای جلەمە سواسەکەم. مەخوا نەکبەت ئەم هەموو کوڕە باشە ها بۆ داوا شووی نەکرد هەر بەرزە فڕی بەخوا بێ ئەو قژە زەردە و سپیکەیتەوە لە ماڵە باشە؟ هەڵا سپێکاتەوە نەڕەحی زەر بوو ئایی. ئەم جارە مەیمونێکیش بێتە داوام یەکسەر شوی پێەکەم. کچم بۆ خاتی خوا باسی مەیمون نەکەی من لە مەیمونە ترسم مەیمون بەس لە حەدیقەی حەیواناتەیە کچم. زۆر باشە فلیپینیتان ڕاگرتووە هەر یەکی داوای شتێ بکەن. چەند جوان بۆ باوکە؟ ئارە وەڵڵا ماشەڵا جوان نەزای چی لەیلا جان بزانە تۆ زێ و گەڵایەنە خۆڵایی بووە بە پەڕۆشتێ تۆ زێ پاکی کەرەوە کچم. ئەو باوکە بە جددی تاڵی پاکی کەرەوە ئەوە پاکرێتەوە؟ ئەی چێ با تۆ زێ سەوز و جوان بێ کچم ئیشت چییە؟ باوکە تۆش. سلام عليكم. عليكم السلام. ئەرە قوربانی بەخێر بێ. خۆنچە گیان چۆنی باوکە باشی؟ دەنگلێ و لێکردمەوە قەت داوەتمان ناکەی. ئەوە نێوڕای داوەتی من. عەک دەستە خۆش بیا بێنە با بۆنێکی بکەم بۆنی کەباب لە دوورەوە خۆچە. ئەمە چیە کچم خۆمە گۆشتی کاڵە. هێنام لەلاخان بۆمان حەزەکە چونکە دەسیاوی زۆر خۆشە. دەسیایی من ئەڵێم ڕۆڵە کچم ئەیکوا مناڵەکانێ بۆ نەهێناوە. وەڵام مناڵەکان لە ڕاوزە بوون ئیشەڵا نیۆڕێین بۆ ئێرە. بە زوو بێن هاوڕێژ بێنی لەگەڵ خۆتا باشە نەبێ هەمومانین بۆ ئێرە نیۆڕۆ. دەی لە شە ساغلی ئیشەڵڵا. ئیشنیە مامەگیان هیچ نالێلاخان نابەساقە لێجارە خواتان حافیزێ بێ ڕۆڵە. ئافرم بزام چ کەبابێکمان بۆکەی. ئەویشتان بە من فێر کردووە؟ خزمەتی ئەویش بکەم خۆی و مناڵەکانیش؟ کچم هەر هەمووی خەتای خۆتە دەشوو کوردە ئاوا لێ ناهە بەڵام وازەوە بێنە زاری چۆنا ئەمڕۆ تەلەفۆنەکەم بۆ ئەو کوڕێر ناسیاوم ناوێکی خۆشیشی هێ نازام سراپە مراپە سەبورەیە شتێکی ئاوایە بۆی بێ بۆ داوا و ئیشەڵڵا گرەی بەختێ بکرێتەوە. بابێت ئاوە؟ ئەیدە باش. ئەلەو باشی سەبور کاکە گیانی شەڵا سەردانی ماڵی ئێمە بکە بەدڵی تۆ بێ باشە بە قوربان چاوەڕێب دەی خوا گەیارێ بە خوا حافیز.
ئەرێ بێ زەحمەت نازانم دەمێکە دانیشتویت قسەیە ناکەی شتێک ناڵێ مەش درەنمانە ئیشمانەیە ئەخرەوە هەمووتان لێرن بە قورئان ئاوا من قسەم بۆ ناکرێت قەی ناکە شتێ بڵێ نازانم تۆ نەوبیست وەڵێ دەکەت بچن بۆ بۆقێ نەشی کوژن ئەتوەقێ ئەخر ئوسوڵ وایە کە من دانیشتم ینی چێ مامەڵی یەکەم جاتانە کەس بن بەسوو هیوی ڕاستی بێرەوەوە چکە ئوسوڵ وایە بە جدی یعنی کە یەکێکێت بە تەنیا جێ بێڵن بۆی کەواچی لە دڵیا هەیە ڕازونیازێکی خۆی بگۆرتە لەگەڵیاوە نییە ڕاستەکەی بەست بێ زەحمەت ناوی خۆت نەوت ناوچی بوو من ناوم سەبورە لە خۆشەویستەشە پێمەڵێن بابە سەبور بابە سەنفور با بۆ ئیفلام کارتۆنە من سوور و ئەوان شین ماقول نییە سەنفوری چی ئەی تو ئەو خاڵە چێ بێتەوە ئەوە لە خۆشەویستی خاڵم یەک خاڵم هەبوو برینە کولانمەوە بۆ خاڵ نەبوو هەر شێرێک بوو بۆ خۆی ئەی دوایی وەڵا زەردەواڵەیای بە سەیروتیەوە مرد دڕحێو شێرە زەردەواڵە پێوێ بێت چ شێرێک خاڵە بێت وایە بەخێر بیاخۆ سەلام بیاخوا بژێت جا یەک شت هەیە بامن پێشەکەەوە تێگەیشتی ئەم کچەی من خۆمەزانم چۆن گەورەم کردووە جا ئەمە داواکاریشی زۆر بوو بەڵام ئەم کچەی من شەرت و شروتی زۆر هەبوو بەسەری تۆ پەنجای وەکو تۆ هاتۆ بۆ داوای تێگەیشتی هەری گەڕک بە یەکیشیان نەکرد یەکێکە هادەی و ئەمە لوتی زۆر گەورەیە یەکێکە هات ئەوی گوێچکەی بستێکە باشە یەکێکە هادەی و قژی پێوە نییە کەچەڵە یەکێکە هادەی و درێژە یەکێکە هادەی و ئەمە زۆر گێژە ئیتر ئەمە نسیبە ئەمن یەک پرسیارکەم عاجز نابی نازانمە چەند ئەو مواصفاتانی باوکم وتی لە تۆیان مۆجودە تۆنیت تەشید ئەڵێم تۆ فقاقانە چین ئەودیو بڕێن باش ئێوە بڕۆ من ناجوڵم هێز نییە من بجوڵێنێ قوربان مامە زۆر سێرە وەڵی یەکەم جاتانە کەس بن بەشوو ئوسوڵکەی ئاوا هەیە دانیشتن عاشامەتێ هەینەو بیستۆڵێ دەکەت بچن بۆ باوقێ نەشی کوژنە تۆقێ نانا من ناجوڵێم بەخەوەم چۆن قوشەکەم بە تەنیا بەجێڕمەوە بەڕاستە کاکە دوو قسە لەگەڵاکە ناقی چێرە ڕاز و زیازێکمان نێ بیگۆڕینەوە وەنێ مامە نییە ئەو شتانە زایی چۆن چکە منەمە یەکەم کچە زۆر شارەزاییم لەوان نییە قاسە کوڕ بابچی دەوە نانا باوکە تۆ یەک داقەمان پرسیاری لێکم پرسیارم زۆرە ئەو مەنجەڵە چیە ناوتە مەنجەڵ بەڵێ با بۆ مەنجەڵ نییە ئەوە شیرین نییە ئوسوڵ وایە کە خەڵکە چێ بۆ مناسەبات هێشتێ شیرینی لەگەڵ خۆیە با ئەرێ بابەت تۆ زۆر سەیری شیرینی چی چی خۆ تۆی شتایی ڕێکشت نەکردووە ئەو لە جاتی ئەوا بێ گوڵێ بێنی آخر گوڵ بە 25,000 معقولە مامە لە ئێستەوە ئەوە کردین بە 6,000 جارە بە ئاوا بڕواییشەکە دەکەواتە بابچینەوە بابچینەوە هەستە ڕۆڵە هەستە کوڕ مەستە دەبێنە دەبێت تۆ بابی بە مکچەکە چایەکمان بۆ لێنێ بڕۆدی باشە دی بووە چاوە لەیلا گیان دوای چایەک لێنێ پێ ناخۆش نەبێ زانیم برایە زۆر کەرە زۆر چی زۆر ئەسمەرە ئەسمەرە کاکا من زۆر خۆش حاڵم کە ئاوا من و تۆ یەکماگەر ئیشەڵا جا من مستعیدم گوێ لە تەڵەباتەکانە بگرم بزانم ئەڵێ چی بیخمە سەر چاوم سلام علیکم عەلەیکوم السەلام ئەمە برامە سەر چاو ئەو نمونەیەکێ من ئیشەڵا زاوای مستەقبەلی تۆم من مێردی خوشکەکە دەبم ئەگەر خوابی کار چی ئەی بۆ من ناگەدارە شتانە نیم کارتۆنە مۆزم لە ماڵە من نا بەزێتر وازانیت دای بابە لەو دیم بڕۆ با تێگەێنم قوربانە بم هەرچێکە مناڵە لێ مەگرە ڕاست لەوە بێنم جلەکانی تۆپێنم بۆ بشۆ جلەکانی بەیانی دەوامیشم بۆ ئۆتوکە باشە دۆ بڕۆ بڵێ دایکم بڕۆ بە ئۆدیو سێرە سەر ڕووی شاڵی کلکی پەردەیە ئەمە براتە بەڵێ واللهی لەبێ دڵی تۆ نەبووە بە قورئان عینەن گولاج قوتمەیە بەس هیچم بۆ ناکەم ئەی پێم بڵێ تۆ خوشکەکانی بۆ نەهێناوە واللهی من هیچ خوشکم نییە نا هیچ ئەڵێم ئەی دایکە واللهی من دایکم دەمێکە ئەمری خوای کردووە الحەمدولله بەڵێ خوا عەفوی خوا عەفویکە واتە هەر خۆم لە پێشی سارەکا بم ئارە والله حەزەکەی وەرە سەر بۆنی دەکە دانیشە حەزەکەی تۆ لێ ئەوە چی بوو؟ هیچ
أنا خمن نبيت تولي بيش وداني جو حق النبيت حزقي تو برو من بتاكسيك دو هذاك بخوا هرتي أواتا كان هي المدي بوني السوير مش تزول لبارا أي استلم على روبة هاي والله بيش سمع لوا بيش خزانم أمري خواي كردوا بس نقتنياني حو كرم هي شان حوت بلي ما شاء الله تخوا بلي ما شاء الله حوت بلي يعني جن يعني هنا وروشتون ولنا والله هرهم يا ربانا هيك يعني شنو يعني انا بخوا ونجوان هبا بشانبم يك جوان الحو كركم اها جوان شانيد كركان محوكر توتي من بيب لقل او انا بجيم هي دارم ببي بدايكي شي نموني خدمتي حو كركم زايدا قم مسابه هشت من ليرة لا تاو تشواركس هاورم لي هستاوا استبيم لي خدمتي هشت كستم اوتشي شيبو نازان بابا صنفو تشكر اخواي تملك ما سريتو اي بوخش كاني والله نازان بقول هل اول نوت محوكر مهزي كيدي هستا بابا سميرة غازل يا جد وانا باب خاتي غابو من تيم غازي يبقى ما يهوار بوا كان يوا من بس اول نوت مكاكا من حوكر مهي خدمتي ما بكاو 5 سنين اما سري كيدي هستا جا والله قرشني قوابت خدمتي خوم نكا من على كان نكا من هرجنا يعني مكاكا خو حفيز والله كتم أولا قول الرزق خود دا عميش النجاة دا بوناتي شايكي جوان من بوليني شفتك السكر ودي دمنيش هاورقاني داخلي كونم يا اخواني خود دوسكا بويا زلاتي سيزرش مدرسكا راستا كاميوانش عزيزة تشيشتي جوانيان بوليني خويا او بيته والله او باشترا السلام عليكم عليك السلام من رازم بيز بهشتناكا ورا بابا تشي رازي موبايلك كم بيشو هاتون بيبم والله شني تشي دورو خوارنا